بەڕێوەبەرایەتی نەهێشتنی هۆبەی مادە هۆشبەرەکانی یاسایشی سلێمانی دەست بە سەرداگرتنی 3 کیلۆنی و مادەی هۆشبەری لە جۆری تلیاک ڕاگەیاند کە لە ناو دۆشەکی منداڵاندا شادراوەتەوە و تۆمەتبارەکە ویستوێتی بیباتە دەرەوەی هەرێم. تۆمەتبارەکە دانی بۆ داناوە پێشتری شەنجارێک مادەی هۆشبەری لە هەولێرەوە ڕەوانەی کەنەدا کردووە. ڕۆژی 21 مانگ لە دوای کۆکردنەوەی زانیاری کە کەسێک ئێوێ لە پۆستێکەوە مادەی هۆشبەر ڕەوانەی وڵاتانی ئەوروپا بکە وڵاتی ئوسترالیا. خۆشبەختانە ئێمە پێشتر زانیاریەکمان لابوو وەکو بەڕێوەبەرایەتی یاسای سلێمانی توانیمان دەست بگرین بەسەر ئەو مادەیەدا کە لە بالیفی مناڵ و بەرگە پشتی و دۆشێکی مناڵە شاراوەتەوە کە لێرەوە بە پۆستا ڕەوانەی ئەوروپای بکەن. دیارە ئەم کەسە پێشینەی پێشتری شێ بووە لە بەڕێکردنی ئەو جۆرە مادانە بەم شێوەیە یان لە ناو بەردی دیکۆرا کە لە هەولێرەوە ئەڵێ 2-3 جار نردومە بۆ وڵاتی کەنەدا وە پێشتریش لە بەرگە پشتی و باڵنج و گۆشە دەستمان بەسەراگرت وە جارێکی تر لە ناو معتەرە دەستمان کرد بەسەر مادە هۆشبەرەکانە. ئەمەش لە 21 مانگ دەستمان بەسەراگرتەوە کە 3 کیلۆنی و مادەی هۆشبەرە لە جۆری تریاک و کەسەکەش دەستگیر کرد. بەڕێوەبەری هۆبەی مادە هۆشبەرەکانی یاسایشی سلێمانی ئاماژەی بۆش کرد لە دوای سەپاندنی گەمارۆ ئابوووریەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان زیادی کردووە و تەنها لە ئەم ساڵدا زیاتر لە 50 کەس بە تۆمەتی بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. نەخێر کاریگەرێکە زیادی کردووە لەوە تا هەسارە لەسەر جمهوری ئیسلامی ئێرانە هاتنی مادە هۆشبەرەکانیش زیادی کردووە لەبەرەوەی خەڵک لەوانەیە بێکار بێ فەقیر بێ ئەو هەسارش حەسارێک کەم نییە وا لە خەڵک دەکا خەڵکان تا بۆ تاوان نەگەر بۆ مادە هۆشبەرەکان بۆ کوشتن بۆ بڕین بۆ ئەوانە. بەڵێ بڵاوبوونەوە و زیادبوونی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە پێشتریش ئاسایشی سلێمانی ڕایگەیاندبوو خاکی هەرێمی کوردستان لەلایەن بازرگانەکانەوە بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان لە نێوان وڵاتاندا بەکار دەهێنرێت و بووە بەڕێگەی بازرگانی ئەو مادانە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.